بلند دەبێت ساردیە خۆنە فڕێن جایێتە پەڕۆ هەیە پیس لێ فرێن یا خوانیان بوێنن بەم ناوە بڵاوێکرد خۆم هەر درێخیم نەکردووە من 30 ساڵە لێرام درێخیم نەکە کابراکی چایچم و کابراکی ئەسکەریم بەس باوەڕێکی فریان ناکەم تەحمل ناکەم ینی هەر لەم ناوە خەریکمە چۆنە بێ بەس هەمووی ئەو ئافرەتێکە لەگەڵیان بوو یاخود ئەو پیاوەی لەگەڵیان بووە قسە و لەگەڵا نەکردوون با قسەشم لەگەڵا کردوون و خوادیشم پیاون و بەس پیاوی پیریان لەگەڵ بوو سوعالم لێ کرد وتم دادەجان ئەم پیاوە چییە وتی وەڵا ئەوە برامە ئەی وتم ئەم شەش حەو مناڵە وتی وەڵا من مێردەکەم بردووە خەڵکی سووریا ئیترسی ئەوان دیانین بازە جار ئێوە شەوانە دیارن ئەچن لە دووچەخانەکە خەون ئێستا تێگەینی ئەم حالیانم بە 3 ڕۆژە ئەم دوانەی لێیە ئیت نازانم ئاوەتی لە کوێنی شش گورە مناڵەکە شەشن برا شەشن ئەمە دراوسێمە ئەوانە مناڵەکان شەشن بە باوکەکە و دایکەکەیەوە تێگەینێ ئەبن بەهژنەوە بەخواوازانم حەودیشتم بە تۆ بڵە شەش بە ئێمە لەوەی با بە درۆ نەکەوینەوە وەکو مراقەبەیانکەن من مەمنونی تۆشم و یاساشم و ئەو کەسێش کە هاوکاریان بکە